رادیوی هندکلی رندک. رادیو کترین رادیو چهارنهار. روش باش. سلام علیکم، مرحبا، چه حالی نیریه گالی سرکندالا آنجی خوشحاله هوی دارم خوشحال با در و یال مال با چردکم نبهورانه هول مالن امل ورانه امر نشتنه هم کسر بیانه چولو چیانه حبس و زندانه غریبستانه لمیدانه روژا جهانیا جنین کدکار و روژا جهانیا جنا ده بو روژا هشتی آناری بگشتی لحمیا پیروز ببیویا نمانا دا سلاتاریا میرین ظالمین سنبیل قیتانین دیاوان نب قربان بهیویا داوی هاتنا دا سلاتاریا وان سنبیل قیتانا ده پیروز به هشت آداری روژا و بله پله دکله قومین انگران لهر دران و خویان به تایبت ایرو روژه مثلا با کوری کردستانی روژا و روژالات هر وستا ارتدوغ روشالات نوین اما هلا پلا کلا کلا جبری آخفتونو گوتونو چدبه چنابه اوینا دک دولابا شیار با تشتی ولو گلتی گوتن لی او نشتنا روشالاتا ناوین وی آلی به طیبت با کور کردستانی مینا لیزا شطرنجی ها دامانی از بخو شطرنجی نزارم لی دامانی هیا گرگ مرانی هیا ها دامانی دام هاش تراوی بخو هام ویجی بخو هام ویجی بخو ایجالی و گرلم خردلی باورده دک 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 رات کشیا بری چاوی او تشتی کتوت خاز دگی جیدالی صبر و تحمل و بینفری و دور دیتن شرط و حل و مرجع مسئله بووی که کدیسا ام آماده بندواری جسم و بدن تندرستی و پسیکولوژی درون ناسی حود و کامل بکن به هورا بمشن کنی ام بنیرن زانو بسپور و دختورین زانستا درون ناسی هندو ناسی پسیکولوژی چه دی بیشن بویکو مرو دواری بدن جسم او دواری روح گیان بویکو مرو گنج بمینه هرگاه به انرژی بمینه دویا مرو چه بکه یعنی از وی گریده من روژوی بز روژوی را بزلقینم او وی بمشینم زانستا پسیکولوژی دی بیجه هشت خالا دبی تو روژانه بگری برچاوش بوکو بدن رحگان به حورا بمشن گنج بمینن گنج مانتنه فیزیکو بدن نینه انسان هیا به تمن گنجن لی جبرکو نگاتیو ده فکرن روژا خوباش دست بینا کن زو گال دبن زو پیر دبن بس خالا ایکید بیشه روژا خوب انرژی و تینه که پوزیتیو دست ببکه ارینی بفکره لم بری تشتادا نکو صاف ساده بلی پوزیتیو بفکره او دی ببعثی وین دیکو رنگ و رو دی متفشیتا گنج بی خویاندن یعنی وقتی تو پوزیتیو ارینی بفکره لشو بدنجی گشت به تأثیر باندورکی کور و دور لسر فیزیک داتنه دمو چاوا پوست بدن وانه داتنه یعنی هست و احساس پوزیتیو ارینی و باسی وینده کمرو گنج خویا بکن بس ارینی پوزیتیو فکرین گاوا یکیه
گاوا دوی خاڵا دوێ مەگەڵە جاگوتیان تکرارە بڕوارە پارە پێرارە 14-15 ساڵ ئەس دەبێژم ڕادیۆدا بە قاسی پێدوی ئاوێ بەخۆ ئاوێ ئەمە باز نەدە چایە ڕەشە قەترانە ڕەش گەرم گەرم فەر شەکر حتا بنهنگی لێوێ شەکر تێدا جیا چای ئاوێژ بەخۆ هەلە دەما کوت و نەتێنی ڕۆژی حەش بەرداقی ئاوێ بەخۆ یعنی پۆستێتە ڕوویێتە دێمتە فەشێتە گەنج گەش دکە چی بەربەرێ ji ber vê yekê vexarina avê ji hel û mercên vê yekê ye ku laşê mirov geş û genç xuya dike bes avê vexo li ciya çay tamam çay ji vexo lê tenê çaya qetrana reş ne yok olmaz la nênîşe خاڵاسێ دیساژی تکرارە ئەزێ بێژم هزار جارە بێژە لەو لەبات و حرەکەت ئەگەر تو مینا مکالێ ڕونشتی لە ماڵێ تا بێزنە ڕونشمەل ماڵە هەزیر و سپێ ساتەکە چوومە بازدایە لاوێ پارک و مارک و بندارە چیکە چیکە بەهارێ بلبل و گوڵ و هەموو خەملاندنەس چۆمە بێجیێ بازدایە و پشتی هاتمە ئاوەکی گەرم پشتی هنگی دوسێ دەقا ئاوا سار مینا جەمەدی پشتی هنگی جاوە خارنا چایەک نە ببۆرن قەهوەیەکی ڕەش شەگەڵاتێکی ڕەش بیچکێ ئێجا پاشنگی گەل گەل یعنی مطلق مادە خوشحالکەر دوپامینە ئەندرۆفینە چییە هەموو باش دەزانن یعنی حرەکەت مەش سپۆر ئیلا نەشەرتە بچن بازدن ئیلا نەشەرتە بچن ئاسنێت 100 کیلۆی سەرێ خۆ بلنکن بمەشن تەن دەورەکی لێ بدەن بی تۆرات هەرم بگەڕێن و قۆه بدەن و ئەو بە باسێ هێندێک و گەنج خویا بکی پۆزیتیڤ بفکری و بەدەنجی گەنج دبە خاڵا چاری ئەس شاش لەمە بەسێ خواردنێت کە خواردن ڕژێمە خواردنە خۆ بەرچاو بگرە دۆهن و شەکرا تەژی مادێ شیرین و نانی سپی و بەتایبەت دۆن و شەکرا تەژی مەکر زەرەر زیان باشە خۆشێ دوور بخە جیا گۆشت و مۆشت و تشتێ بتایبەت گۆشتێ سۆرێ کەڤنێ جەمدیێ بێنایی سوچۆک مۆچۆک تۆچۆک قۆچەک دکەنایەکێ دایە ژەحرە جیاوێ سەبزە و مێوە و پەنجار و تشتی ولو یعنی دقەتکردن دە خواردنێدا خاڵا پێنجی دیسا تکرارە ئەزێ بێژم هەزار جارە بە قاسی پێدوی ڕازێ ڕاکەوە خەو بکە بەینا 7 هەتا 9 سەعەتە شەو ڕۆژ گەرە مرۆ ڕازێ بتایبەت پشتی 10-11 شەوێ هەتا 6 سبێزی وەختێ هەرێ باشە بۆ ڕازانێ کەسێک و تێ نەڕازێ لە شێوان زووتر کاڵ دەبە زووتر پیر دەبە زۆرتر بەر کێشمە کێشم و کاڵبوون و پیربوونێ دکەوە ئێک و تێ نەڕازێ سیستەما پاراستنا بەدەن گشێن هوش سەردا نامینە زوو نەخۆش دکەوە و نایسە یعنی ڕازان بە قاسی پێوی پەرپەر گرنگە خاڵا شەشێت بێژە خۆ قبول بکە وەکو تو هەی تو خاشکی بەش بلندێ گەنێ فلانە بلانە تو چای وایی ولو خۆ قبول بکە خەونە خیاڵ و فانتێزی خۆدانێ شونا فلان و بلان و نە ji خۆ حەز بکە تو چاوای ولو خۆ قبول بکە خێسە و چیرۆکن خێس و چروکên ne çîrokên çîrokên ser û rû çawa tecrübe ne
ئەزمونن ئەوانە هەموو تا زەحمەت بێکشاندیە کورت و کورمانجی تو چاوایی ولۆ خۆ قبول بکە و ji خۆ حەز بکە و dilê xwe xweş bike û halkariya xelkê bike di hervarî da xala heftê dibêje tabê bi qasî pêwîst ber rojê ber tavê bisekine ne gelek zêde vextê tu 10 saet 5 saet 6 saet ber tava germ tênaze tabê postê bişewite yê zû kal bi yê zû pîr bi rast e vîtamîna D gostrola çiya ez şaş nebin di rojê da heye bi taybet li Ewropa hema mirov dibêje doktor selam aleyk te dê heba tavê nivîsand vîtamîn D çiya ji bo ku tav kêm li Ewropa li rojhilata navîn Kurdistanê yekcar zor e lê nabe mirov pir çend saeta bi tavê bisekine xwe biparêze xala daviya heştê dibêje bi sebr û tehemmül be gavên biçûk destpêka gavên mezin e her karekî mezin mirov biçûkatî yanî bi hindikayî dest pê dike gavekê radike piştî dibe hezar gav sed gav milyon gav pêşketin çê diber wekû gotinên pêşiyayê da pîr û kala dibêjin xwediyê sebrê melekê misrê sebr û tehemmül mirov digêje mirazê bên firetî yanî vexarina berdaxekê ava pêtir ciya goşt moştê sorkirîna ronda vilo duhun salatekî saqlem rojê çendeqa spor evane bi sebr tehemmül bûn evane sermeyên pêşe roja leşsaxî û tenduristî û psîkologiya me ne baş e mala ve avan û qumekî ji çaya pûng û nehnaya bêşeker paşê ew tiştê me gotî me vehonandiye ne ezber ez ê ji we re bixwînim şe're me're mijara me dilxweşker e lewma li pey were here li rojevê dûrnîne hema pê we bizelqîne ku ev yek baş be tekoz hêsane geştina doz derû nasiye mijar pir jî elaqesi war psîkolojî wek zanist çi dibêje rast û durist bo gencmana laş û giyan çawa bikî karê han tenduristî ne bes tenê pêwîst bi hin tişta henê vek bîr û hoşa erênî zihna pozîtîv bênî merivê aramûşa gencatî pêra xuya bo viya heşt gav pêdivî bên rakirin germe divî xala yekê dike qal li kubê derveya mal roja xwe bi enerjiya erênî dest pê bikiya hest û hoş û bîr û hêzr bandor hene li ser me pir eger erênî be ciwan em xuyane pleş û can xala duyê dibêje avê vexwe nerêje ew pir car me gotiye ne slogan e rastî ye li şûna qetran çaya reş avê vexwe rû bike geş genc dimîne dêm û tefeş tên pir dibe ji bo meş xala sêyê pir cara hatiye gotin tekrar e ev jî liv û li ba te hereket hati çoya te yanî bêjim spor e werziş e dorandor e ew yêka meşa xûnê baş dike li hati çûnê oksîjen madên bi kêr digêjîne postê bi xêr û bêr
او یک مگنج ده خویا دیار السر رویا خالا چاره خوارنی به باشی بال بدنی چتشتن پرون شکر خوب پارێزە نەچن ور ئەو بلەز دخن گالبوونێ بیربوون لە جیا ڕانەبوونێ لە شووناوان مێوە پنجار نووشی گام بکە هەرجار خاڵا پێنجێژی خەوە تێڕازێ پەرڕاکەوە بۆ هەفکێشا هۆرمۆنا نودا ئەڤ یەک چێبوونا هەفت حتا نەح سەعەتا ڕۆژێ ئەو یەک بەرەکەتا دبێژە شەشمین خال وەهاکەینە بکە خۆشحال خۆ قەبولکە وەکو هەیی نەزێ دەکەم وەکە خوایی خۆ قەبولکە وەکو هەیی نەزێ دەکەم وەکو خوایی چاوە بە ژ خۆ بکە حەز پەیڤاڵاتیێ نەکە بەس خێز چروکێن سەر ڕوویا تەجروبەنە دکن خویا ژێ حەز بکە نرخ بەهانە قەبول بکە بێ بەهانە خاڵە هەفتێ دبێژە پۆستێ خۆگێن بسۆژە بەرتاوا گوڕ و گەرمێ نەپڕ گەرمێ نەسەرمێ نەزێ دەکێم قایدە بە بۆ پۆستێ لاش فایدە بە خاڵە هەشتێژی سەبرە بێن فرەهی وە کەڤرە گاوەڕا بکە هێدی توێ بگێژی هەر ئێدی بۆ دیتنا ئاکامێ حەوجەیە ببەردەوامێ بەلێ ڕادیۆگودارین رادیۆ جارنەها نە هەموو جارێ رادیۆ سەر بخۆیاندک لێرندێک ڕۆژەوامە هێنێک بۆیکۆ ئەم گەنج بمینن هەم لەش و بەدەن هەم پسیکۆلۆگی هەشت خاڵم پسیکۆلۆگ دبێژن ولو بکەن هەشت خاڵمە بەس کرد بۆی کەم ڕۆژەوێ سەرکەون بۆی کۆ ئەم پیرۆزبایە ڕۆژە ژنێن کەتکارێن جانێ پیرۆز بکن کو دوێنێ بۆ هەشتی ئادارێ ئەمسە پێیابن وەکو هەرجارێ ماڵاوە ئاوا کوڤە گوداریا مکرد رادیۆیا هەندێک لێ ڕندێک